بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەر بە هاوکاریتی پیشار شانۆیی شالیر و جادوگەرانی ماکبێس لە ئیندێکی نزیکە لە شاری سلێمانی نمایش دەکرێت. هێکێکم بەرێ دوو تاج دێنێ هەمیشە لە باستی سەرنجەکانجێ هونەرمەند کامەران ڕەوف دەرهێنەری شانۆیی شالیر و جادوگەرانی ماکبێس لە لامان ئامادەیە و گفتوگۆی زیاترەکەین. بەخێربێ. سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە. زۆر سپاس. هۆکاری وەستاننی ئەم شانۆیە کە لەمانی 11دا بۆ ماوەی 5 ڕۆژ یانزەی مانگی ساڵی پار بۆ ماوەی 5 ڕۆژ نمایش کرا. هۆکارەکەی چی بوو وەستا و جارێکی تر دووبارە دەست پێ دەکەنەوە؟ بەڵێ بەڕاستی ئێمە یەکەم ڕۆژی نمایشمان لەگەڵ دەستپێکی کاسی عالم بووی تۆپۆپێن لەبەر ئەوە بینەرێکی کەم ئەهات بۆ شانۆگەرێک کە لە ئاست ئەو ئەکترانەی کە بەشداریان کرد بۆ ماوەی 4 مانگ پرۆڤ و ماندووبوونێکی زۆر یعنی بەتەمای ئەوەنگە نەبووین لەو بڕوایە نەبووم کەوا ئاستی بینەر گەشت بێتە ئەو ڕادێکەوە بۆ کەسی عالم نەیە بۆ شانۆ ئەو وا دەرەکەوێتەوە ئێمە تاکوی ئێستا ڕۆژ بە ڕۆژ بینەری شانۆی جددی ئەو شانۆیی کەوا ڕێز لە عەقڵ و هەست و هۆشی بینەرەگرێت ڕۆژ بە ڕۆژ بینەری کەمە بێتەوە. تەنانەت بەڕێوەبەری هۆڵەکە پێوتین کەوا هەندێک گەنج کە دانیشتون لە نمایشەکە سەیری مۆبایلەکانیان ئەکەن بۆی بزانن فلان تیپ چەند گۆڵی کردووە فلان وڵات چەند گۆڵی کردووە وەکێ بردوێتەوە. هیوادارم کەوا حکوومەتی هەرێم ئاور باتەوە لەم بوارە گرنگە کە پێڵێن شانۆ کەوا پلانێک دانێکەوە چۆن بینەر پەروەردە بکرێت بۆ شانۆ. سپاس. دوو داق لە یەک شانۆیە چۆن دروست بوو؟ کە دەرهێنەر بڕیارەیە کەوا خطابی سەرەکی دەقێکی کلاسیکی بگۆڕێت بە خطابێک یاخود بۆ چوونێکی تازە وە سەردەمیانە لەبەر ئەوە ئازادەکەوە بتوانێت چی بکات لەو بوارە. بۆ نمونە ئەو وەزیفەیەی جادوگەران کە لە شانۆگەی ماکبێسە هەیەی کە هێنامە شالیرەوانەی ئەگۆڕێ وەزیفەی جادوگەرەکان لێرە ئەو دەستگا نهێنیەیە کە لە پشت هەموو گۆڕانکاریەکانی جیهانەوەیە بە تایبەتی شەرق الئەوسەط کەوا ئەبینین سەرەتا جادوگەرەکان کورسی دروست دەکەن و ئەی بەخشنە ئەو کەسانەی کەوا ئەیانەوێت و هۆکاری ئەوەن کەوا ئەم خوێن ڕشتنەکە لە جیهانە ئەوان بەرپایەکەن لە پێناو بەرژەوەندی خۆیان. چەند قورسە لە شانۆیەکە هەم ئەکتەر بی و هەم دەرهێنەر بی؟ بەڵێ قورسە ئەتوانم بڵێم زۆریش قورسە بەڵام من بەپێی ئەم چەند ساڵی کە لە بواری شانۆوە کارەکەم ئەو شارەزاییم هەیەکەوە چۆن خۆم جیا بکەمەوە چۆن خۆم کۆنتترۆل کەم وەکو دەرهێنەرێک و لەگەڵیانە خەریک ئەبم وەکو دەرهێنەر تاکو ئەو ساتەی کەوە ئەکتەرەکان ئەچنە سەر ئەو ڕێگا ڕاستەی کەوە دەرهێنەر پلانی داناوە بەرەبەرە خۆم ئەدزمەوە وەکو ئەکتەرێک خۆم ئەناسیێنم جارێکی کە. وەک بیستومە هەنگاوی داهاتوو جگە لە شانۆ دراما بێ. ئەمە لەکوێ بیست؟ بیستم. تەرکیتیانیە ئەم تەرکیتیانە چاوەڕێی وەڵامم. باش. بەڵێ بە خۆشحاڵیەوە شوێنێک یاخود لایەنێک وعدیان پیاوین کەوا بە ئەرکی بەرهەمهێنانی ئەو درامایە هەستن و ئێستا من لە قۆناغی نووسینە هیوادارم درامایەک بێت کەوا جێی شایستەی بینین بێت. بەدڵنیایی جێ شایستا بێت. کارەکانی تۆ هەمیشە لە پێشەنگایە. زۆر زۆر سپاسدانەکەم. زۆر سپاس بۆ ئامادەبوونت.
هیوای سەرکەوتنە بۆ خوازی زۆر زۆر سپاس. سپاس.